دەیان کەسایەتی سیاسی و ئەکادیمی و ڕۆشنبیران و مامۆستانی زانکۆ و ئاینی داوا دەکەن هاوڵاتیان بەشداری کارە لە پرۆسەی هەڵبژاردنەکاندا بکەن و دەنگ بەو پاڵێورا و لیستانە بدەن کە لە بەرەی گەل و حەق بوون و یارمەتیدەری دەسەڵاتی ستەمکار و گەندەڵ نەبوون. باگوێرەی ڕاگەیەندراوێک کە ناوی زیاتر لە 100 کەسایەتی ناوداری هەرێمی کوردستانی لەسەر و لا سەرجەم چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگە پێکاتون داوای بەشداری هەڵبژاردن و بەگەشتداچوونەوەی ستەم و گەندەڵکاران دەکەن. لە بەشێکی ڕاگەیەندراوەکەدا هاتووە لە چوارچێوەی بەرژەوەندی باڵای وڵات و بەمەبەستی ڕزگاربوون لەم دۆخەی کوردستان کە تێکەوتووە و فەرمان بەچاکە و ڕێگریکردن لە خراپە بە پێویستمان زانی ئێمەی مامۆستانی ئاینی و ڕۆشنبیران و مامۆستانی زانکۆ و کەسایەتیە سەربەخۆکانی هەرێمی کوردستان ڕاشکاوانە هانی خەڵکی کوردستان بدەین بۆ ئەم هەڵبژاردنە چەرەنووسازە و داوا لە هەموو لایەک دەکەین بەشداری هەڵبژاردنەکەی 12.5 بکەن. بەشداریەکەتان نەرکێکی نیشتیمانی و چینایەتیە مافێکی ڕەوە و ئاینیە ومێدی گۆڕانکاری گەورەی لێ چاوەڕوان دەکرێت. کەسایەتیە نەودارەکانی کوردستان لە ڕاگەیەندراوەکاندا دەڵێن دەنگ بەو پاڵێورا و لیستانە بدەن کە لە بەرەی گەل و حەق بوون یارمەتیدەری دەسەڵاتی ستەمکار و گەندەڵ نەبوون. هەروەها ئەو کەسوولانانە لە ئاستی عراقیشدا نەبوونەتەوە کاری خاکفرۆشتن و خێروبێرەکان هەڕاج نەکردووە. دەنگ بدەن بەوانەی دەتوانن کوردستان وێرانەکەمان ئاوادان بکەنەوە و ژیان و موچەی خەڵک چاک بکەنەوە و سوپای بێگانەی دەور و بەردەر بکەن. ئەرکی هەمووانە پێکەوە لە ڕێگەی دەنگدانەوە ئەم دۆخە نەخوازراوە بگۆڕین بۆ دۆخێک کە لەسەر بنەمای دادپەروەری بەڕێوە بچێت. لە کۆتایی ڕاگەیەندراوەکاندا جەخلەوە دەکەنەوە کە گۆڕانکاری ڕیشەی لەدەست خۆتانە و لاگەری نەکردنی مەترسی گەورەتر لەوەی کە ئێستا بەرەو ڕوومان دەبێتەوە ئەو کاتە هیچ ناکرێت و دەبێت تەنها و تەنها گلەی لە خودی خۆمان بکەین.